يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە وتاری هەینی ڕابردووتردا کە لە مزگەوت و ماڵی خوای پەروەردگارە بەیەکەوە بووین، زنجیرە باسێکماندانا وەکو بابەتی ڕۆژگاری ئەمڕۆ بە ناونیشانی سەرچاوەی کێشەکانی ئەمڕۆی مرۆڤایەتی نەمانی متمانەیە. گەیشتینە سەر بابەتێک بە هۆکارەکانی نەمانی متمانە، ئەو شتانە چن کەوا متمانە ناهێڵن. بەویستی خوای پەروەردگار لەم بابەتەشدا لەم وتارەشدا تەواوکەری وتارەکانی ڕابردوو باسی متمانە دەکەین. بەڕاستی خۆشەویستان، ژیان بە متمانەوە خۆشە. متمانە بوون لە بینی بەندە و پەروەردگاریدا، ئەو کەسانی کە هەمیشە متمانەی تەواویان بە خاڵقی خۆیان هەیە، کەسانێکی زۆر بوێرن، زۆر دلێرن، زۆر سەرکەوتون لە ژیاندا. کاتێک کە موسا فیرعەونی ستەمکار بە خۆی و هەموو جەیش و سوپاکەیەوە بە شوێنیەوەیەتی، موساش گەیشتۆتە سەر ڕۆخێک ڕووبارەکەی نیل و ئەگەر بگەڕێتەوە سوپاکەی فیرعەون لە ناوی دەبا، ئەگە بڕواتە پێشەوە دەخنکێن. ئالەو کاتەدا خەڵکی دەڵێن ئای چیمان لێ بەسەر هات. بەڵام موسا کە متمانەی تەواوی بە پەروەردگاری هەیە دەفەرمێ کەلا ئینە مەعیە ڕەبی سەیەهدین، من پەروەردگارم لەگەڵە، هیدایەتم دەدا، ڕێگام بۆ دەکاتەوە. فیعلەن پەروەردگار ڕزگاری کردن. هەموو ئەوانی کەوا قارەمانانی مێژوو بوون لە مێژووی موسڵماناندا، ئەو کەسانن کەوا بەڕاستی متمانەیان بە پەروەردگاری خۆیان بەهێز بووە. کاتێک کە عومەر موختار شۆڕژجێڕی گەورەی لیبی کەسەکان و سەرکردە سەربازیەکان چوونە لای، وتیان ئیتالیەکان فڕۆکەی جەنگیان هەیە، بەڵام ئێمە فڕۆکەمان نییە. ئایا جەنگمان لەگەڵ ئەوان پێدەکرێت بۆ ئازادی وڵاتەکەمان و خاک و نیشتیمانەکەمان کە لیبیایە؟ عومەر موختاری قارەمان فەرمووی فڕۆکە جەنگیەکانی ئەوان لە سەر و عەرشی خواوە دەفڕن یان لە خوار عەرشەوە؟ وتیان بە دڵنیاییەوە لە خوارەوە، هیچ شتێک ناچێتە سەر عەرشی پەروەردگار. فەرمووی ئەوەی لەسەر عەرشە لەگەڵ ئێمەدایە باکمان نییە لەوەی کە لە خواریەتی. ئەوەی کە لەسەر عەرشە کە ئەڵڵایە، ئێمە متمانەمان بەوە بە پشتیوانی ئەو دەستمان کردو بەم خەباتە و بەم ئازادی و ڕزگاری خوازیە. ئیتر فڕۆکەیە کە لە خوار عەرشەوەیە چۆن دەسوڕێتەوە بە سەرماندا، باکمان لەوەی خوار عەرش نییە. ئینسان ئەگەر متمانەی بە پەروەردگاری هەبێ، لە ساتە وەختە هەرە تاریکەکانی ژیاندا ناومێد نابێ. دکتۆر عادل شێخانی لە کۆپلە شعرێکە جوان دەڵێ و باسی ئەوەی کردووە کە دەڵێ وادە و بەڵێنی پەروەردگارە، خوداوەند یەکە و دەرگای هەزارە، لە دوای ناخۆشی حەتمەن خۆشیە، لە دوای وەیشومە وەرزی بەهارە. بەویستی خوای پەروەردگار ئێمەی موسڵمانیش متمانەی تەواو بەهێزمان بە ذاتی ئەڵڵای پەروەردگارمان هەیە کە لەم ڕۆژگارە سەختەی کوردستاندا، لەم بێئومێدی و ناڕەحەتیە بارە تەندروستیە سەختەدا، لەم گەمار و ئابووری و قەیرانە ئابووریە سەختەی کە لەسەر ژیانی خەڵک هەیە، بەویستی خوای پەروەردگار لەم وەزعە سیاسیە ناجێگیرەی کە بەسەر ئێمە و تەواوی جیهاندا تەقریبەن هاتووە، ئینشاءالله خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتمان لێ دەکاتەوە، متمانەمان بە ذاتی پەروەردگارمان بەهێزە. چەند خۆشە ئینسان متمانەی بە باوک و دایکی خۆی هەبێ کە پشتیوانیەتی، چەند خۆشە لە نێوانی دوو هاوسەردا متمانەی بەهێز هەبێ. متمانەت هەبێ بە جگەرگۆشە و منداڵەکانت کە ڕازگۆن لەگەڵتدا. زۆر ژیان خۆش دەبێت کە متمانەت هەبێ بە ئەهلی بازار، بە ئەهلی کار و کەسابەت، بە ئەهلی ئەوانەی کە سیاسەتی وڵاتیان بەدەستە. بەڕاستی ژیان لە وڵاتە ئەگەر چی ناڕەحەتیش هەبێ، ئەگەر متمانە بەهێز بوو لە بینی کەسانی سیاسی و دەسەڵاتداری وڵاتدا، لەگەڵ ڕەعیەت و میلەتدا بە دڵنیاییەوە ئەو ژیانە خۆش دەبێ و ئەو ناڕەحەتیانە تێدەپەڕن.
ئەوەی کەوا دەبێتە هۆکاری نەمانی متمانە جمعەکانی ڕابردووتر باسی ئەوەشمان کرد کە کەسانێک کە پێشەنگن کە خەڵک چاویان لێ دەکا ئەگەر ئەو کەسانە قسە و کرداریان جیاواز بێ خەڵک متمانەی بە قسە نامێنێ یعنی میلەت ئەوەندەی قسەی بێکردەوە بیستووە پاشان هەر قسەیەکی بۆ بکرێ لەلایەن ئەو کەسانی کە پێشەنگن بەڕاستی قسەکان نابیستێ ئەوە بەڕاستی دەردی گەورەیە بۆی ئێمە لەم وتارەدا با هەندێک بچینە خزمەت قورئانی پیرۆز خوای پەروەردگار باسی پێغەمبەر شوعەیبمان بۆ دەکات سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەر شوعەیب کاتێک کەوا چاکسازی دەویست لە گەلەکەی خۆیدا و لە قەومەکەیدا لەم بوارانەدا کە قورئان ئاماژەی پێکردووە لە سوورەتی هود ئاەتی 84 تا 80دا باسی سێ چاکسازی دەکات کە شوعەیب پێغەمبەر بۆ قەومەکەی خۆی هێناوێتی یەکەمیان اعبدوا الله ما لكم من إله غيره خەڵکی نەپەروەردگارتان بە تاک و تەنها بپەرستن کە ذاتی ئەڵڵایە غەیری ئەو پەروەردگارێکتان نییە ئەمە خاڵی هەرە ئەساسیە کە میلەت ڕوو لە خوا بوو چاکیەکانی تر لەوە دوا دەست پێ دەکا نابێت لەگەڵ پەروەردگارە هیچ شتێکی تر هیچ پشت و پەنایەکی تر هیچ متمانەیەکی تر دیاری بکرێ پەرستراوی حەق تەنها ذاتی ئەڵڵایە و هەر ئەو شایانی پەرستنە دووەمیان وەلا تەنقوسوا المکیال والمیزان ئینی ئەراکم بخەیرین خەڵکینە لە کێشانە و لە پێوانەدا ستەم مەکەن دادپەروەر بن نوقسان مەدەنە بەرامبەرەکەتان لە کاتی کڕین و فرۆشتن بە کێشان بێ یان بە پێوانی تەرازوو بێ دادپەروەر بن حەقی خۆتان وەرگرن حەقی بەرامبەر بدەن ئینی ئەراکم بخەیرین فەمی قەومەکەم ئێوە دەبینم شکر هەتانە هەبوون لەسەر خێرن دەوڵەمەندن بەڕاستی زۆر ناشرینە ئەگە ئینسان لە سەد دەوڵەمەندی غەش بکە ئەمڕۆ دەبینین کەسانێک هەن بەڕاستی زۆریش سەرمایەداری گەورن زۆریش دەوڵەمەندن بەڵام ئامادەن لە پێناوی دۆلارێکە غەش لە هاوڵاتیان بکەن غەش لە بەشەکەی کۆمپانیاکەیە بکە و زەرر لە بەرامبەرەکەدا بدا خواردنی خراپی بۆ بێنێ کە ئیسفادەیەکی کەمیش لەو پێناوەدا بکە فەمووی ئینی ئەراکم بخێرین ئێوە دەستڕۆیشت و دەوڵەمەندن بەڕاستی کارەکە لە ئێوە ناشرینترە کەوا لە کێشان و پێوانەدا لە کڕین و فرۆشتندا ستەم بکەن و دادپەروەر نەبن ولا تبخسوا الناس أشياءهم خاڵی سێم فەرمووی شتی خەڵکی کەم نرخ مەکەن جا ئەوە عەینەن یان حوکمەن عەینەن شتێک بایی پارەی 3 کیلۆیە تۆ پارەی 2 کیلۆی بۆ دابنێی یان شتەکەی سووکەی حوکمەن لەبەر چاوی بخەی ئێستا بەداخەوە لە کۆمەڵێک بازاڕ و شوێنی کار و کەسابەت و کڕین و فرۆشتندا دەبینی شتێک ئەگە بایی ملیۆنە دینار بێ کەسێکی تر بەرامبەر دەیەوێت سووکی کە نرخی 9 ملیۆنی بۆ دادەنێ یان وای سووک دەکا کە ئەمە بازاڕی نییە ئەمە نافرۆشرێ ئەمە ئەم زروفی بەسەر چووە بەڵام کاتێک کە ئەو بە خەڵکیشکەی دەفرۆشێتەوە زۆر هەڵی دەکێشێ و بازاڕی دوو چەندانە بۆ دەکاتەوە فەرمووی ئێوە وا مەبن شتی خەڵکی بە چاوی سووک سیر مەکەن کەم نرخی مەکەن خاڵی چوارەم کە لە سوورەتی ئەلعراف ئاەتی 87 داهاتوە فەرمووی وإن كان طائفة منكم آمنوا بالذي أرسلت به وطائفة لم يؤمنوا فاصبروا حتى يحكم الله بيننا وهو خير الحاكمين ئەگەر کۆمەڵە خەڵکێک لەناو ئەو قەوم و میلەتەدا ئیمانیان بەوە هێنا کە منی پێڕەوانە کراوم کە پەیامی یەکتاپەرستی ذاتی ئەڵڵایە و پەیامی پێغەمبەرایەتی شوعەیبە و پەیامی بوونی قیامەت و بەهەشت و دۆزەخە کۆمەڵە خەڵکێک ئیمانیان بەوە هێنا کۆمەڵە خەڵکێک وتیان ئێمە ئیمان ناهێنین بە تاک و تەنهایی خوا و پێغەمبەری شوعەیب و واتە موسڵمان نەبوون پەیامی پێغەمبەر شوعەیب و هەموو پێغەمبەرانیش ئەوە بۆ فەصبیر و ئیمانداران ئێوە ئارام بگرن بێ باوەڕان ئێوەش ئارام بگرن فەصبیر و هەموو لایەکتان ئارام بگرن یەکتر تەحەمل بکەن بەگژ یەکترا مەچن یەکتر مەسڕنەوە هەموو پەیامی پێغەمبەران ئەوە بۆ دەبێت ئازادی بۆ مرۆڤ هەبێ ئازادی بیر و باوەڕ هەبێ ئازادی ئاین هەبێ فەصبیر و ئارام بگرن یەکدی تەحەمل بکەن بەگژ یەکا مەچن مەبنە دووبەرەی مسڵمان و کافر دەبێ یەکێکمان لە ناوبەرین حتى يحكم الله بيننا لدنيادا ڕۆژێک دێ با میلەت جەماوەر خۆی هەڵی بژێرە شوێن کێمان دەکەوێ یان دەچینەوە بەردەمی پەروەردگار ئەو کاتە وهو خير الحاكمين باشترینی دادوەران و حاکمان ذاتی ئەڵڵایە هەتا تەماشاکە شوعەیب نەیفەرموو ئێمە لەوێش هەر لەسەر حەقین و ئێوەی خوانە ناز لەسەر باتڵن با بیسپێرین بە دادگای قیامەت بەڵام با لەم دنیادا بەگژ یەکا نەچین با وڵاتەکە کاول نەکەین لەسەرەوەی کە من مسڵمانم تۆ کافری
تۆ من کوژی نەهێڵی من خواپەرستی و دینداری بە حەق بکەم منیش بڕوام وابێ کە نابێت چونکە تۆ بڕوات بەخوانێ لەسەر زەویدا بوونت هەبێ فەمی بفەسبیر و ئارام بگرن لەسەر یەکتر یەکدی تەحەمل بکەن ئەم چوار پەیامەی هێنا شوعیب پێغەمبەر ئەمجا پاشانیش فەرمووی قال یا قەومی سوڕەتی هود ئاەتی 88 ئەم فەقەرانەی تێدایە ئەی قەومەکەم سۆزی جوڵاندن سۆزی قەومەکەی خۆی و خزمەکان و گەلەکەی جوڵان من بەشێکم لە ئێوە یەکێکم لە ئێوە خەڵکینە ئەو قازانجێ بەر ئێوە دەکەوێت بەخوا بەهی خۆمی دەزانم ئەو زەرەرەی بەر ئێوە دەکەوێت بەهی خۆمی دەزانم تکایە گوێم لێ بگرن دووەمیان ئەڕەئەیتم ئین كنت على بەیینەة من ربی ئەگەر من لەسەر ڕێنمایی و ڕێنوونی و بەرنامەیەکی شەفاف و ڕوون و ڕەوان بەم لەلایەنی پەروەردگارمەوە ئێوە دەڵێن چی من لەسەر بەرچاوڕۆشنی قسەتان بۆ دەکەم واتە پەیامێک کە من هێناوەمە شتی غامزی تێدا نییە بەرنامەیەکی شەفاف و ڕوون و ئاشکرایە بێفرت و فێڵە سێم وەڕەزەقەنی منه ریزقا حەسەنە خەڵکی نەخوای پەروەردگار ئەوەندە بەرەکەت و ڕزق و ڕۆزی و پارە و سەرۆت و سامانی داوە بە من کە ڕزقا حەسەنە پاک و پوختە هی خۆمە نەمدزیوە هی میلەت نییە نامەوێت بەهۆی ئەم دەعوە و بانگەوازی پێغەمبەرایەتیەوە نان بەدەست بێنم خەڵکینە بە کورتی پێیوتن من تەماحم لە ماڵی ئێوەدا نییە گواگومان نەبن و دڵنیاشن لەوەی کە من لەم قسە خێرانەی بۆ ئێوەی دەکەم ئەڵێم با بازارتان پاک و پخت بێشتی یەکتر ناشرین مەکەن یەکتری هەڵمەدێرن سەبری یەکتر بکەن تەحەمل بکەن لەسەر ئەوەی کە ئەو دیندارە و ئەو بێدینە من لەو پێناوەدا نامەوێت بەرژەوەندی خۆم بەدەست بێنم من خوا دەوڵەمەندی کردوم زۆری پێبەخشیوم بەڕاستی ئەمەم پەیامە ئەم قورئانە پێمان دەڵێ زۆر شتێکی جوان و چاکە ئەگەر خوا بیدا ئەم کۆمەڵە خەڵکە خۆیان دەوڵەمەند بن یەکەمیان سیاسیەکان ئینسانی سیاسی ئەگەر دەوڵەمەند بێ ماڵەکە هی خۆی بێ بە حەڵاڵ پێش ئەوەی دەستکا بە سیاست بەدەستی هێنابێ شتێکی زۆر باشە چونکە دواتر دەست ناکە بە بازرگانی بۆی ئیبن خەلدون کاتی خۆی قسەیەکی زۆر بەهێز و جوانی هەیە دەڵێ کاتێ دەسەڵاتدار دەستی کرد بە بازرگانی هەم دەسەڵات خراپ دەبێ هەم بازرگان بەداخەوە لە وڵاتی ئێمەدا کە گەندەڵی دروست بوو ئەوە بوو زۆرێک لە سیاسیەکانمان بە هەژاری هاتنەوە ناو وڵات هەریچیان نەبوو ئێستا ئەوانە خاوەنی کۆمپانیا و شەریکات و چەندین شتن لەم وڵاتەدا واتە لە پەنا سیاسەتەوە بازرگانیان کرد ئیبن خەلدون دەڵێ هەر کاتێ دەسەڵاتدار دەستی کرد بە بازرگانی کردن واتە لە پێناوی دەسەڵاتەکەی کرد بە بازرگانی بە کۆمپانیا و شەریکات هەم دەسەڵات خراپ دەبێ هەم بازرگانیش خراپ دەبێ ئەوە تاوەڵا بازرگانیش تێک چووە دەسەڵاتیش گەندەڵ بووە هەموو خەڵک گومانی لە بەرپرسان و لە سەرۆت و سامانیان هەیە بۆیە زۆر باشە ئەگە دەسەڵاتدار ئەگەر سیاسەتمەدار خۆی پێشتر دەوڵەمەند بێ شوعیب بەوە بەڕاستی قەناعەتی بە خەڵکەکە دەکەی و خەڵکی نەخۆ من پێویستیم بە پارە نییە سەیری کە من خۆم دەوڵەمەندم ئەم قسانە لە پێناوی ئەوە ناکەم پارەیەکم دەستکەوێ شتێکم لە ئێوە دەستکەوێ دووەمیان ئینسانی حاکم دادوەر ئەگەر دەوڵەمەند بێ بۆیە دادوەر دەبێ معاش و موچەی زۆر بێ هەموو پێداویستەکانی بۆ دابین بکرێ چونکە پێویستی بە پارە نییە تا بچێتە ژێر هەژمونی ماددەگەراییەوە و لە ئەنگری دەوڵەمەندێک بکات دژی هەژارێک پارێزەرێک ئەگە خۆی دەوڵەمەند بێ خوا ڕەحمی پێ بکە ئیتر چاو نابڕێتە ئەوەی قەزەیەک بە پارەیەکی زۆر وەربگرێ ناحەقیەک بکا بە حەق حەقێک بکا بە ناحەق دکتۆرێک ئەگەر دەوڵەمەند بێ پێویستی بەوە نیێت چاو لە نەخۆشێک ببڕێ لە سەیدەلێکەشا لە پشکنینی خوێنەکەشا پشکێکی بشکۆلێ هەبێ ئەگەر قەنەعەتیە بێ و خۆی دەوڵەمەند بێت دکتۆریەکەی باشتر بۆ دەکرێت ئێمە حەز دەکەین ئەوانە فەقیر بن نابە پێچەوانەوە دەوڵەمەند بن باشە هەروەها ئەندازیارێک کە سەرپەرشتی کۆمپانیایەک دەکا ئەگەر ئۆتۆمبیلی خۆی هەبێ ماڵی خۆی هەبێ زۆر دەوڵەمەند بێ ناچێتە ژێر تەسیر و کاریگەری و بەرتیلدانی بەڵێندەر و مقاولێکەوە بڵێ ئۆتۆمبیلێکت بۆ دەکڕم من پرۆژەیە بە نیوەچڵی ئیمزای لەسەرکە و گڵی بەسەراکە و دای پۆشە و ئیتر با خەڵکەکە دواتر سوودمەند نەبێ بەڵام من و تۆ سوودمەند بین ئەندازیارەکە کە دەوڵەمەند بێ پێویستی بەوانە نیەوە ناشتوانرێ شتی بەرەو ڕوو بکرێتەوە مامۆستای مزگەوت کە دەوڵەمەند بێ کە هەبوو بێ کە پارەی حەڵاڵ و کەسابەتی خۆی هەبێ باوەڕتان بێ قسەی باشتر لە لای میلەت لێوە دەگیرێ ئینا مامۆستا بڵێ خێر و سەدەقات بکەن خەڵکی غڕم بێ بڵێ مامۆستا مەبەستی خۆیەتی بەڵام شوعیب فەرمووی وەڕەزەقەنی منه ریزقا حەسەنە خەڵکی لە من زۆر دەوڵەمەندم
خوا زۆری لە ڕزقی پاک و حەڵاڵ و پارەی جوان پێبەخشیوم پاک و پوختی خۆمە بەخوا لەم بابەتەدا هیچ منەتم بە ماڵی ئێوە بە پارەی ئێوە بە بازاڕی ئێوە نییە تەنها بەرژەوەندی ئێوەم دەوێ ڕەزامەندی پەروەردگار وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه ئێمە باسی ئەومان کردوانەی پێشەنگن دەبێ قسە و کرداریان یەک بێ بۆی متمانە لە بینی ئەوان و گوێگرانیاندا بمێنێ شوعیب کە پێشەنگی قەوم و گەلەکەیەتی فەرمووی نامەوێ پێچەوانەی ئەوە ڕەفتار بکەم کە بە ئێوەی دەڵێم دڵنیا بن ئەوەی بە ئێوەی دەڵێم خۆم جێبەجێ دەکەم دڵنیا بن مانای دووەمی ئاەتەکە ئەم قسانە هەر بۆ مشتومڕ ناکەم هیوا هەیە دەزانێت بەرامبەریش ڕاستە بەڵام دەچێت پێچەوانی ئەو دەجوڵێتەوە بەس بۆ ئەوەی بوونی خۆی دەرخە من کە نەهیتان لێ دەکەم لەم کردارانە یەقینم هەیە کە ئەمانە خراپن تەنها بۆ خۆ دەرخستن و بۆ مزایدات نییە و نامەوێ خۆم بنوێنم و ئەوە ئیمانی تەواوم هەیە کە ئەمانە خراپن ئەمانە قەدەغەکراون ئەمانە ماڵوێلانکەرون لە ناوبەرن بۆیە یەکەم جار خۆم نایکەم دڵنیا بن ئەوەی کە بە ئێوە دەڵێم مەیکەن خۆشم نایکەم و بە ئێوە دەڵێم بی خۆتانی لێ پارێزن یەکەم کەس خۆمی لێ دەپارێزم إن أريد إلا الإصلاح ما استطعت فەرمووی دڵنیا بن کە من تەنها چاکسازیم دەوێت جا لە قورئانە سەیەکەی ئەگەم ما مەستەتەعت و مای مەستەریە بێ یعنی چەندەی دەتوانم و لە توانامدا هەبێ هەوڵی چاکسازی و چاککردنی ژیان و بار و دۆخ و گوزەرانی ئێوە دەدەم بەڕێزینە چەندی لە توانامدا بێ بەرنامەی من چاکسازیە ئەگەم ما مەستەتەعت و مایەکە خەبەری بێ یعنی دڵنیا بن من دەتوانم ئەم کارە بکەم هەم دەمەوێ هەم پێم دەکرێت جاوە زۆر گرنگە ئەمڕۆ زۆر باسی چاکسازی و پاکسازی لە دام و دەستگاکاندا دەکرێت ئەو کەسە دەبێ هەم بیەوێ هەم پێی بکرێت زۆر کەسەیە دەیەوێ ئاواتی ئەوەیە چاکسازی بکە بەڵام پێی ناکرێت دەسەڵاتی نییە شوعیب فەرمووی ئەگەم مایەکە مای وا بخوێندرێتەوە مای مەستەتەعت و مەصدەری خەبەری بێ یعنی خەڵکی نەدڵنیا بن ئەم کارە هەم پێم دەکرێت هەم ئاواتم ئەوەیە کە چاکسازی بکەم چاکسازی بکەم لە عەقیدە و بیر و باوەڕدا خەڵک لە بتپەرستیەوە بێنمە سەر تا یەکتاپەرستی لە بازاڕێکی شێوا و دەستبڕین و قۆڵبڕینەوە خەڵکی فێری دادپەروەری بکەم هەم حەقی خۆت وەرگری هەم حەقی بەرامبەر بدەیت و ڕێزی یەکتر بگرین و شتی یەکتر بەبێ نرخ تەماشا نەکەین و قبوڵی بیر و باوەڕ و ئایدۆلۆژیا و ئاینی یەکتر بکەین و یەکتری نەسڕینەوە و وڵاتەکە لە نێوانماندا نەبێتە کاولخانەیەک لەسەرەوەی من موسڵمان و دیندارم تۆ بێ باوەڕ و کافری با یەکتر تەحەمل بکەین فەرمووی ئەم کارە هەندەمەوێ بیکەم و هەم پێشم دەکرێت و چەندی لە تواناشمدا هەبێ دڵنیا بن درێخی ناکەم میلەتەکەی دڵنیا کردەوە لەمەشدا هەمویان پشت و پەناو وما تەوفیقی إلا بالله عليه توكلت وإليه أنيب ئەمە زۆر ئەساسە کەسانێک هەن دەڵێن وا دەکەین بەڵام باسی ئەڵڵا ناکەن ها عليه توكلت وإليه جار و مەجرور کە پێش کەوت واتە بۆ حەسرە پشت و پەنای من تەنها ئەڵڵایە کارێکیش کە دەیکەم دڵنیام ئیلەیهی هەر بۆ لای ئەو دەگەڕێمەوە جار و مەجرور پێشکەوتووە بۆ حەسرە تەنها پشتم بە ئەڵڵا بەستووە بەخوا هەر کارێک پشت بە ئەڵڵا بێ و متمانەت بەخوا هەبێ خوای گەورە کارت بۆ ئاسان دەکا بەڵێ خۆشەویستان هەموو ئەوانەی کەوا پێشەنگن کە خەڵک چاویان لێ دەکا ئەبێ زۆر وریای خۆیان بن متمانە نەدۆڕێنن بەڕاستی متمانە کە دۆڕان نایەتەوە متمانە بەگران بەدەست دێ ئینسان بە ڕۆژێک بە ساڵێک ناتوانێت ببێتە ئەمیندار و متمانەداری کۆمەڵە خەڵکێکی زۆر جەماوەرێک گەلێک میلەتێک زۆر بەگران بەدەست دێ زەمانێکی زۆری دەوێ بەڵام وریان نەبی لە مەوقیفێکی بچکۆلەدا متمانەکە لەدەست دەدەی بۆیە تکام وایە ئەم چین توێژانە هەمومان ئاگامان لە خۆمان بێ یەکەم سیاسیەکان ئینسانی سیاسی ئینسانی سەرکردە و ڕابەر ئەو کەسانی کە حیزبین ئەوانەی کە حیزبیان هەیە ئەبێ وریا بن کەسی سیاسی لە وڵاتەدا چەندین ساڵ شۆڕژگێڕایەتی کردووە خەباتی ئازادی خوازینەتەوەکەی کردووە تا لە ناو میلەتەکەیدا ناسراوە تا قبول کراوە وەڵڵاهی گوناحت دەگا لە پێناوی پارە و پوڵێکی کەمدا ئەگە زۆریش بێ هەر کەمە چونکە بەجێی دێڵی چونکە متمانە لە دەست دەدەی بەڕاستی ئەمە ئامۆژگاریەکی دڵسۆزانە بێ بۆ سەرکردەکان بۆ سەرۆکی حیزبەکان بۆ ئەوانەی دەسەڵاتدارن لە حکومەت و ڕۆژگارێک شۆڕژگێڕ بوون ڕۆژگارێکی سەختیان لە شاخا بەسەر بردووە حیفە لە پێناوی دینار و دۆلاردا لە پێناوی شەریکات و کۆمپانیادا لە پێناوی پێکەوەنانی سەرۆت و سامان لە دەرەوەی کوردستاندا وا بکەی کە خەڵک متمانەت پێ نەکا
ئەو ساڵانەی کە لە خەباتێکی پاک کۆت کردوێتەوە هەمووی زەربی سفر بکەی میلەتەکە بە هیچ قسەیەک بڕوات پێ نەکە. دڵسۆزانە دەڵم ئاگاتان لە خۆتان بێ، متمانە بۆ سەرکردەی سیاسی، بۆ کەسی حیزبی، بۆ پێشەوای ڕابەری میلەت بەڕاستی بە گران بەدەست دێ، بەڵام بە ئاسانی لەدەست دەچێت کە متمانەش لە دەرست و دواتر هیچ نامێنێت، چ سەروەت و سامانێک دەمێنێتەوە. دووەمیان ئەو کەسانەی کەوا زانای ئاینین، ئەو کەسانەی مامۆستای سەر مینبەرن کە باسی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خەڵک دەکەن، ئەوانە شەروا بە ئاسانی نەچوونە ناو جەماوەرەوە، هەروە بە ئاسانی خەڵک گوێیان بۆ ناگرێت، ساڵانێک بووە تا ناسراون و خەڵک وەکو پێشەنگێک سەیریان دەکا. بەڕاستی دەبێت خوا ڕەحم بە ئێمەش بکا وریای خۆمان بین. مامۆستای ئاینی، مامۆستای سەر مینبەر نابێت ڕۆژێک لەم لابێ و ڕۆژێک لەو لابێ، ڕۆژێک لەگەڵ ئەو بێ و ڕۆژێک بۆ ئەم هەڵپەڕێ، ڕۆژێ بە باڵای ئەو هەڵبڕێ و ڕۆژە دژایەتی ئەو بکە، ڕۆژێ لەم مەقەڕ بێ و ڕۆژێ بگەڕوا بۆ ئەو مەقەڕیان. ئەو کتێر و کاتەوە جەماوەرە چۆن بڕوا بە قسەکانی ئەو مامۆستا ئاینیە بکات، چۆن بە قسەکانی سەر مینبەرەکەی گوێی بۆ بگرێ و متمانەی بمێنێ. هەمیشە وتومانە مامۆستای باش ئەوەیە کە ڕێزی خۆی و متمانەی خۆی لەناو میلەت تا پارێزێ، لە ماڵی خۆتەوە چوویتە دەرەوە بڕۆ بۆ ماڵی خوا بۆ مزگەوت، لە مزگەوت هاتی دەرەوە ڕاستەوخۆ بڕۆ بۆ ماڵەکەی خۆت کە ماڵی خۆتە و حەڵاڵی خۆتە و پاکی خۆتە، ئیتر سەر بە مەقەڕی ئەم و مەقەڕی ئەو بارەگای ئەو ماڵی فڵان بەرپرس و نەپیاوی کەس بە نە دوژمنی کەس بە، حەق و ڕاستی دڵسۆزانە بڵێ لەسەر یەک منهەج بەردەوام بێ، وەڵڵا متمانە لای جەماوەر دەبێ. بەڵام ئینسان هەر ڕۆژە لەسەر بابەتێک بێ و هەر ڕۆژە لە بارەگایەک بێ و هەر ڕۆژە لە شوێنێک بێ و هەر ڕۆژە پارە لە یەکێک بخوا، بەخوا خەڵک گوێ لێ ناگرێت. دەبێ خوا ڕەحممان پێ بکەوە، ئێمە مامۆستایانی ئاینیش بۆی متمانەمان لای جەماوەرەکەمان بمێنێ، ئاگاداری خۆمان بین. ماڵی خوا بۆ ماڵی خۆمان، لە ماڵی خۆمان بۆ ماڵی خوا. غیری ئەو دوو شوێنە هیچ بارەگا و هیچ کەس و هیچ پلەدارێک و هیچ پارەدارێک نەناسین. سێمیان پزیشک، بەڕاستی پزیشکێکە تا ناوبانگ دەردەکا لە وڵاتی ئێمەدا زۆری پێدەچێت، تا دەناسرێ تا عیادەی قەڵەباڵغ دەبێت، دەبێت ئاگای لە خۆی بێ لە پێناوی شتێکی بچووکە متمانەی لە ناو جەماوەر و نەخۆشەکانیدا لەدەست نەدا. حاکم و دادوەر ئەگەر یەکجا حکمێکی ناڕەوایدا وەڵی خەڵک وای لێ دێت جا بچم شکات بکەم لای حاکم، با بە حاکمەوە تا فڵان کەسی چی لێ کرد، با حاکم و دادوەرەکان متمانەی جەماوەرەکەمان لەدەست نەدەن. ڕاگەیاندن، ئەو کەسانی کەوا لە ڕاگەیاندنا کار دەکەن، ئەگە پەیجێک بێ، ئەگە فەیسبووکێک بێ، ئەگە تیڤیەک بێ، ئەگە کەناڵێکی ئاسمانی بێ، ئەبێ ئەگەر ڕادیۆیەک بێ، ئەگەر ڕۆژنامەیەک بێ، بیسرا و بینرا و خوێندرا و ئەبێ ئاگادار بی لە چەواشە و لە درۆ خۆت پارێزی، کە تا ماوەیەک جەماوەر گوێ لێ دەگرێت دەتخوێنێتەوە بڕوات پێ دەکات. دواتر کە زانیان ئەم هەواڵانە لەم تەلەڤیزۆنەوە لەم پەیجەوە هەمووی درۆ دەلەسەیە، ئیتر خەڵک خۆ بدڵنیاییەوە ڕاستیەکان دواتر دەبینێ ئەو کەناڵە بە کاناڵە چەواشەکە بە تۆڕە ڕاگەیاندنە خۆفرۆشەکە دەناسرێ، وا لێ دەبا بە بڕوای پێمەکە لە فڵان شوێنە بڵاوکراوەتەوە، لە فڵان پەیجا بڵاوکراوەتەوە، ئیعتیباری نییە. ئەو کەسانی لە ڕاگەیاندنا کار دەکەن ئەبێ متمانەی خۆیان بەگران بەدەست دێت تا تۆ دەناسرێ لە ناو جەماوەردا، بەڵام بە یەک هەواڵی درۆ بۆ ئەوەی بە پەلە تۆ پێشتر بیگەێنی بە خەڵک، بەبێ ئەوەی کەوا وردبوونەوەت کردبێ یەکسەر شتەکە بگەێنی بە خەڵک، دواتر کە خەڵک زانی ئەو بابەتەوانیە بۆ جارێشکە بڕوات پێ ناکە. پاشان خاڵی شەشەم ڕیکلام، ئەو کەسانی لە بواری ڕیکلاما کار دەکەن. ڕیکلام باشە بۆ ناساندنی کاڵا و بابەتێک و بۆ ئاسانکردنی کڕینێک لەلایەن ئەو کەسێک کە پێویستی پێیەتی، بەڵام بەمەرجێک کاڵا بە پێی باڵا وەسف بکرێ، بە حەقی خۆی وەسف بکرێ. ئەینا ڕیکلامەوەتانەوەمان لێت فڵانکەش ڕیکلامی بۆ کراوە، لە جاری جەماوەری بۆ زیاد بێ، ئەڵە بڕوای پێمەکە بەخوا زۆرجار من بیستمەڵا گەشتەکە باش بووە پێویستی بە ڕیکلام نەدەبوو. ئەینا خۆی بە ڕیکلام هەبێ، ڕیکلام بۆ ئاسانکردن، بۆ ناساندن، هەم بۆ کڕیار هەم بۆ فرۆشیار، بەڵام کاڵا بەقەد باڵای خۆیان وەسف بکەن. ئەزیزم ئەوە کەسانی لە ڕیکلامە کار دەکەن، ئیتر شتەکە ئەوەندە زەخرەفەی مەدەیە کە دواتر کڕیار بینی جاری دووەم هەرگیز بڕوات پێ نەکاتەوە بڵێ ڕیکلامەکانی تەنها زەخرەفە کرابوون، تەنها ڕووکەش بوون، هیچ شتێکی ڕاستەقینە لە ئارادا نەبوو. حوتەمیان ئەو کەسانی خاوەن پیشەن، کەسێک چێشتخانەیەکی هەیە، مەطعەمێکی هەیە، خواردنگەیەکی هەیە، کەسێکی تر پیشەگەری ئاسنگەریە، وەستای دەرگا و پەنجەرەی ئەلەمنیۆمە، دارتاشێکە، بەنایەکە، وەستایەکە، ئەمانەش هەتا دەناسرێن لە ناو خەڵکاو تا کاروباریان باش دەبێ خۆ هەر لە مانگێک و ساڵێکا پێ ناگەن، ئەبێ ودیابن متمانەتان دەدەست نەدەن. خاڵێکی زۆر ئەساسیەیە کە حەز دەکەم لە کۆتایی وتارەکەدا ئاماژەی پێ بدەم، ئەویش ئەوەیە
ئێمە لە وڵاتی خۆماندا سەرەتا خەڵکێک دەبینین حتا ناوبانگ دەردەکاو تا متمانەی خۆی لای جەماوەر دەسەلمێنێ زۆر بەجددی و بە پوختی کار دەکا کەچی دوای ماوەیەک کە بازاڕی گەرم بوو کە مشتری زۆر بوو کە خەڵک سەرەی بۆ گرجاوەرە لە دکتۆرێکەوە سیرکە وەرە لە ئاسنگەرێکەوە سیرکە وەرە لە بەنایەکەوە سیرکە لە وەستایەکەوە تەماشاکات لە شێشخانەیەکەوە کە خەڵک نانی لێ دەخوا حتا وەکو بازاڕی گەرم دەبێ و ناوبانگ دەردەکا بەڕاستی دەڵێ فڵان کەس ئیشەکەی جوانە بەڕاستی سعری گونجاوە بەڕاستی بابەتەکانی ڕێک و پێکە بەڵام وە دوای ماوەیەک هەمومان دەبیستین کورە با وەکو جاران نەماوە ئێستا و خەڵەباڵغی کە ڕووی تێکرد بەعکسەوە دەبووە بە پێچەوانەوە بوویایە لە وڵاتانی دنیادا بەڕێزان بخوێننەوە ئەڵێ فڵان چێشخانە 80 ساڵە هەیە سەدەیەک هەیە 100 ساڵە هەیە هێشتا کوالیتیدا نەبەزیوە جار بۆ جار شتەکانی بەتامتر و خۆشترن ئەڵێ فڵان شەریکە ئەو بەرهەمە دروست دەکا 100 ساڵە هەیە 120 ساڵە ئەم شەریکەیە هەیە ئێستا بەرهەمەکانی لە سەرەتا چاکتر بووە بەڵام وەڵڵاهی لە وڵاتی ئێمەدا ئەڵێن فڵان دکتۆر بەڕاستی خزمەتی نەخۆش دەکا کەچی کە عادەکەی قەڵەباڵ بوو لەم کاکە وەڵڵا ئێستا مەچۆ بۆ لای وەکو جاران نەماوە ئەڵێ ئەچم لە فڵان شوێنان دەخۆم زۆر بەناوبانگ بوو کە دەچی کورد کاکە ئێستا وەکو جاران نەماوەرە تا ناسرا ئەڵێن فڵان کەس زۆر وەستایەکی جددی بوو زۆر سعری گونجاو بوو زۆر بەڕێز بوو زۆر شتەکانی کوالیتی باش بوون کەچی کە زانی منەتی بە جەماوەر نەما و قەڕەباڵغی ڕووی تێکرد ئەمجا پشتی تێدەکا هەبوو پێچەوانەکەی ڕاست بێ شکری خوا بکەی کە بوویە جێگە متمانەی خەڵک هەوڵ بدەی ڕۆژ بە ڕۆژ لێی زیادکەی نەک بەڕاستی لێی کەمکەیتەوە نەک متمانەیە کە بەدەستت هێناوە بە ناڕەحەتی دواتر بە ئاسانی لە دەستی بدەیت ومێدەوارم کە خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکە لە ئاستی ئەوە بین متمانەمان لە بینی خۆمان و پەروەردگارە هەمیشە بەهێزکەین بگەڕێنەوە سەر قورئان سەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو باس و بەسەرهاتانە بخوێنینەوە کە باسی پەیوەندی بەهێزی متمانە دەکەن لە نێوانی بەندە و پەروەردگاریدا سەرنجامی عاقبەتی ئەو کەسانی کە لەگەڵ خوای خۆیاندا ڕازگۆ بوون متمانەی تەواویان بە ئەڵڵاه هەبووە چۆن خواکاری بۆ ئاسان کردوون ئێمەش چاویان لێ بکەین متمانە لە ناو هاوسەرەکاندا لە ناو ماڵەکانماندا بە ئیزنی خوای پەروەردگار پتەوکەین نەهێڵین خەلەلێک کەلێنێک دروست بێ لە بینی ئێمە و هاوسەرماندا لە بینی ژن و مێردەکاندا ڕێگا نەدەی هاوسەری بەڕێز کەسێک بێ بە قسەیەک بە خەبەرێکی ناڕاز بە دووزمانی و فیتنەیەک بینی تۆ هاوسەرەکە لەق بکە و متمانەتان لە نێواندا لاواز بکە لە بینی مناڵەکان و باوکو دایکدا با خێزانەکانمان متمانەیان بە یەکتر پتەو بێ ئەهلی بازاڕ و کەسابەت مادام خەڵک متمانەی پێکردی مشتریەک کە هات بۆ لای کاروباری خۆی دایە دەستۆ چاودێری ئەڵڵا بەسەر خۆتەوە ببینە و ویژدانی خۆت بخە کار کە فڵان کەس متمانەی بە کارەکەی من هەبووە چۆن خیانەتی لێ بکەم چۆن ڕۆژێک کە خواخوان بوو خەڵک ڕووم تێ بکە ڕوو لە کارەکەم کە ئێستا خوا دەرگای ڕەحمەت و ڕزق و ڕۆزی لێ کردومەوە حەیف نییە پشتی تێکەم ئەمجا گەندەڵی تێدا بکەم ئەمجا خیانەتی لێ بکەم بەرپرسانی بەڕێز ڕۆژگارێکی ئێوە لە لادیەکاندا کە لە لادیەکاندا بەنان و ماستا و پیازی خەڵک نانتان دەخوارد و ڕووتان لە ماڵی ئەم و ئەو دەکرد ئێستا هاتوونە سەر ئەم کۆشک و تەلارە ئەو متمانەی کە جەماوەر لە سەرەتای ڕاپەڕینە بەو گەرم و گوڕێەوە پێی بەخشین تخوا جارێشکە بیجێڕنەوە بەشێک لە بەرژەوەندیەکانی خۆتان واز لێبێنن بۆ میلەتەکەی بجێڕنەوە بەخوا هەمومان بەختەوەر دەبین میلەتیش قەناعەتی دەبێت ئێوەش سەرفراز دەبن بەڵام ئەگەر وانەکەن یەکەم زەرەدمەند پێش میلەتەکە دڵنیابن بە ڕێستان دەبن ئەو ڕێزەشتان نامێنێ و ڕێزداریەکەتان لێ دەکرێتەوە بە هەمومان وریابین ئەو متمانەی کە پەروەردگار پێبەخشیوین لە دەستی نەدەین ئەو متمانەی کە هاوڵاتیەکی بەرامبەرمان بە ئەمانەتەوە پێبەخشیوین متمانەی بە قسەمان هەیە متمانەی بە کردارمان هەیە لە دەستی نەدەین و ئاگامان لە خۆمان بێ خوای پەروەردگار ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە ئەو کەسانی دڵبەخەمەن دڵخۆشیان کە ئەو کەسانی نەخۆشن یا ڕەبی خوای پەروەردگار بە ڕەحمی خۆت شیفای بەخێریان بۆ بنێری عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بکەی دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیتەوە ئەم نەخۆشی کۆڕۆنا لە کوردستاندا لە هەموو جیهان و مرۆڤایەتیدا یا ڕەبی خوای کۆتایی پێبێ و ڕزگارمان بێ لەم بارودۆخە سەختە نەخۆشیە ئەوانەی نەخۆشی کۆڕۆنا و هەر نەخۆشیێکیان هەیە یا ڕەبی خوای شیفای بەخێریان بێ و بنێری عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.